ئەمە ئەو ئامێرە تەکنەلۆژیەیە کە زانایانی ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا بۆ گەڕان و دۆزینەوەی شوێنە نوێیەکان دروستیان کردووە و هاوشێوەی مۆبایلی زیرەک و سیستمی GPS کار دەکات و بڕی لە 90 وزەش کەمتر بەکاردەهێنێت. تا ئێستا سیستمی GPS لە ڕێگەی مۆبایلی زیرەکەوە ڕۆڵێکی باشی بینیوە لە ڕێنماییکردنی خەڵک و نیشاندانی ڕێگاوبانە ئاڵۆزەکان. بەڵام پێدەچێت ئامێری پاسسێنسی زانکۆی کالیفۆرنیا جێگەی بگرێتەوە بە تایبەتی کاتێک ئەم ئامێرە کێشەی لەگەڵ بینابەرزەکان نییە و بڕێکی زۆر کەمتریش لە وزە کار دەکات. سیستەمە نوێیەکە هاوشێوەی بەرنامەیەکی کۆمپیوتەریە و لە ڕێگای کردنەوەی کۆدێکە کە دەدرێتە بەکارهێنەر بە شێوەیەکی ئۆتۆماتیکی مۆبایل دەبێتە ئامێری نیشاندەری ڕێگا و دەتوانرێت لە نێو میترۆ شوێنە تاریک و داخراوەکانیشدا بەکاربهێنرێت. لەم بارەیەوە پیتی تێندریلۆ داهێنەری سیستەمەکە دەڵێت ئێمە جۆرە تایبەتمەندیەکمان لەم سیستەمە داناوە کە هیچ جۆرە پچڕانێک ڕوو نادات و لە حاڵەتی نەمانی CPUشدا سیستەمەکە بە شێوەیەکی ئاسایی کار دەکات. هاوکات ئەم سیستەمە سویدیە لە نەخشەی ورد و دروستی مانگە دەستکردەکان وەرگرتووە و دواتر لە ڕێگەی ئامێراستیارەکانی مۆبایلەکەوە مانگە دەستکردەکان دەکاتە دەرەوەی هێڵی ئیشکردنی خۆی بەمەش لە کاتی تێپەڕینی بە تەنیشت بینە زۆر بەرزەکان و لە نێو میترۆکانیشدا بەباشی کار دەکات.